إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، لبر ئەو کارەساتەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا کە دوو وڵاتی گرتەوە کە تورکیا و سووریایە، بوومەلەرزەیەکی بەهێز خەڵکێکی زۆر لە ناوچوو تا ئێستاش تیمەکان بە بەردەوام خەڵکانێک لە ژێر دار و بەرد و ئاسنی خانەوەکان جەنازە دەرەکەن. پێویستە ئێمەی موسڵمان وەقفەی لەسەر بکەین و پند و عیبرەت و ئامۆژگاری لێ وەربگرین. با بزانین بوومەلەرزەیە بۆچی ڕوویدا، هۆکاری بوومەلەرزە چییە، وەچی دەرس و عیبرەت و پند و ئامۆژگاری تێدایە بۆ ئێمەی موسڵمان، وەچی بکەین، وەچی ڕێگایەک بگرینە بەر بۆ ئەوەی جارێکی تر ڕوو نەدا لە ناومان. برا بەڕێزەکانم، لە قورئانی پیرۆز بوومەلەرزە بە چەند ناوێک هاتووە. لەوانە ئەسەیحە، لەوانە ئەڕەجفە، لەوانە ئەزەلزەلە. پەروەردگارمان دوو قەومی لە ناو برد بەهۆی بوومەلەرزەوە، سزای بۆیان نارد. قەومی شوعەیب و قەومی ساڵح پێغەمبەر سەلامی خۆیان لەسەر بێت. بۆیە ئەم بوومەلەرزەیە کاتێک ڕوو ئەدات بۆ تاقیکردنەوەی عەبدەکانی خوای پەروەردگارە. فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. با بزانین کێ لەم تاقیکردنەوانە دەرەچێت، چونکە خەڵکانێک هەن لە تاقیکردنەوەکانی خوای پەروەردگار دەرناچن. مؤمن بی و کافر بی. لە عەبدەکانی من ئەمڕۆ بوون بە دوو بەشەوە. لە نەتیجەی ئەو بارانبارینە خەڵکی بوون بە دوو بەشەوە. بەشێکیان ئیماندارن و بەشێکیانش بێباوەڕن بە من. ئەوەی کەوا ئیمانی هێناوە بە خوای پەروەردگار کاتێک بارانی ڕەحمەت ئەبینێ دەڵێ مطرنا بفضل الله ورحمته، ئەیگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. بەڵام ئەوانەی کەوا بێدینن، ئیمان لاوازن، منافقن، دەڵێن هۆکارەکەی ئەستێرەکان بوو. زیلزالش وایە براکانم، خەڵکانێک وتیان بەڵێ ئەمە دەسەڵات و هێزی قودرەتی خوای پەروەردگارە. ئەوانە لەو تاقیکردنەوە دەرچوون، ئەوانە ئیماندارن، ئەوانە موحیدەکانن. ئەوانەشی کەوا وتیان نەخێر ئەمە سروشتیە و طەبیعیە، هیچ پەیوەندی نییە بە خوای پەروەردگار، ئەوانە لەو تاقیکردنەوە ڕاسب بوون و ئیمانیان بە کەوکەبەکان و ئەستێرەکانەیە بە سروشتەیە، نەک ئیمانیان بە خوای پەروەردگار هەبێت. بۆیە پەروەردگارمان عەبدەکانی خۆی تاقیەکاتەوە. بوومەلەرزە براکانم نیشانمانیدا دەسەڵات و هێز و قودرەتی خوای پەروەردگار لە سەرووی هەموو دەسەڵاتەکانە. پەروەردگارمان کاتێک بڵێ کون فەیەکون، ببە ئەبێت. قل هو الذي قادر
قل هو الذي قادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم ومن تحت أرجلكم. پەروەردگار ئەوەندە بەهێز و بەدەسەڵات و توانایە لە هەر دەقە و سەعات و چرکە ساتێک بیەوێ سزات بۆ بنێرێت لەسەرەوە سزات بۆ دەنێرێت، بەردباران تەکات. ئەو من تحتی ئەرجولیکم، سزات بۆ دەنێرێت لە بن پێێتەوە، زەوی ئەهەژێنێت ئەیلەرزێنێت. ئەوە دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگارە. لە ساڵی 2004 ئەو زیلزالە بەهێزەی کەوا ڕوویدا کە زیلزالی تسۆنامی مەشهورە، زانایان دەفەرمون هێز و قووەتی ئەو بوومەلەرزەیە 1,000,000 طن 1,000,000 طن بە ئەندازەی قومبەلە زەڕە چەنێ بە قووەتە، ئەوەندە بەهێز بوو. ئەو جا کاتێک کە کەوتە ناو دەریاکان، شەپۆلی دەریاکان 30 بۆ 40 مەتر بەرز بووەوە. ئەو جا بەهێزی 750 کیلۆمەتر داینە ناو خەڵکەیە. لە دەرەنجامە 250,000 کەس، 1.4 ملیۆن کەس هەمووی لە ناوچوو. ئەوە دەسەڵات و قودرەتی کێیە؟ خوای پەروەردگارە. دەرکەوت کە ئێمەی ئینسان زۆر بێتوانین. وخلق الإنسان ضعيفا، إنسان لبرانبر قدرته دصلات خواي پروردگار هیچی پێ نییە. أن القوة لله جميعا، قوته هێز و دەسەڵات هەمووی دەگەڕێنەوە بەلای خواي پەروەردگار. لا ملجأ من الله إلا إليه، ئێمە گەڕانەوەمان هەر بۆ لای خواي پەروەردگارە، کەواتە دەسەڵات و قودرەتی خواي گەورەمان بۆ دەرکەوت لەم ڕووداوانە. لە بوومەلەرزە براکانم بۆمان دەرکەوت هەر تەوحیدی خواي پەروەردگار ڕاستە. مشرکین و ئەهلی شرک هیچیان پێ نییە، دەسەوەستانن لە بەرامبەر هێز و دەسەڵاتی خواي پەروەردگار. کاتێ مشریکەکان ناڕەحەتیشان توش بووایە، دعوا الله مخلصين له الدين، بەڵام فلما نجاهم إلى البر إذا هم يشركون. بۆیە پەروەردگارمانە فەرمێ ئەوە بەس خوای پەروەردگارەکەوە يكشف الضر عنكم، هەر سزایەک، هەر سەغڵەتیەک، هەر ناڕەحەتیەک بێ بەسەرتان، ئەوە پەروەردگارە لەسەرتان لای دەبات. بۆیە تەوحیدی خوای گەورە، تعظیمی خوای گەورە لەم ڕووداوانە بۆمان دەرەکەوێت. خاڵێکی تر براکانم، لە ڕووداوی بوومەلەرزە نعمەتەکانی خوای پەروەردگار دێتەوە بیرمان. پەروەردگار الذي جعل لكم الأرض فراشا وجعل لكم الأرض مهدا وجعل لكم الأرض قرارا. ئەو پەروەردگارەکەوە ئەو زەویەی بۆمان ڕاخستووە ناهەژێ لە بنمان، وەکو دۆشەجێک لە بنمانایە بە کەیف خۆمان دێین و دەڕۆین فەرشێکە. وجعل الأرض قرارا، ئەوە خوای پەروەردگارە فەرمانی کردووە بە زەویکەوە ئەی زەوی جێگیر بە، نەجوولەیتەوە، چکە ڕۆژێک دێ ئەم زەویە ئیذا زولزلت الأرض زلزالها، دەهەژێ بە ئیزنی ڕەبی، بە ئیزنی پەروەردگارمان. الذي جعل لكم الأرض مهدا، وەکو لانکەیەک وایە بۆمان، چۆن منداڵێک بکەیتە ناو لانکە بۆ ئەوی ئیسراحەت کا و بنوێ و بخەوێ ئەو قەڕە بکات، ئینسانیش لەسەر زەوی بە ئیزنی ڕەب العالەمین ئیسراحەت ئەکات. خۆ ئەو زیلزالە دای لە وڵاتە لێرەش ڕەت بوو، هەموومان هەستمان پێی کرد، بەڵام قل الله ينجيكم منها ومن كل كرب ثم أنتم تشركون. ئەوە پەروەردگارە ڕزگارتانی کرد، بەڵام ئەوە ئێوەن دەڵێن وەڵاهی بیناکانمان پتەو بوو، ئەساسی ماڵەکانمان مەزبوط بوو، بۆیە خانوەکانمان هیچی لێ نەهات. فأتى الله بنيانهم من القواعد فخر عليهم السقف من فوقهم وأتاهم العذاب من حيث لا يشعرون. كاتك توربوني خواي پەروەردگار بێ فلما آسفونا انتقمنا منهم. سەرەتا پەروەردگارمان کاتێک تووڕەبێت لەگەڵ تووڕەبوونەکەیە حلمی هەیە، زەمینە لەرزەیەکی بچووکت بۆ ئەنێرێت. فإن تابوا ورجعوا، کە
گەڕاینەوە تەوبەمان کرد ئەوە ڕزگارمانە بێت، جارێکی تر نایەتەوە. بەڵام ئەگەر چوینەوە سەر تاوان، پەروەردگارە فەرمێ فەهدیمها عەلەیهم، هەرچی دار و بەردی ئەو خانووە هەمووی ببڕمێنە بەسەریانە، کۆتاییان پێ بێت. فخر عليهم السقف من فوقهم وأتاهم العذاب من حيث لا يشعرون. لنا كاويكا تربوني خواي قوردت فأخذناهم بالعذاب فأخذهم العذاب بغتة وهم لا يشعرون. لنا كاويكا خواي پروردگار سزاي خوي دنيريت أو خلقها موي نستبو نمالي خوي بو. أفأمن أهل القرى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون. أي أمينا لسزاو عذابي خواي پروردگار كاتيك لمالي خوتان آغاتان لخوتانية خوتون خواي پروردگار عذابي خوي دنيريت أو پروردگار إيمي رزگار كرد. بلام أما إشارته وهمايا بو إيمي مسلمان بو أوي دزبرداري تاوان بين نابين تاوانا كان چري زورا ظلم چني زور بوا عرق خواردنەوە چەندێ زۆر بووە زینا و داوێن پیسی چەندێ زۆر بووە بەدڕەوشتی غافڵبوون بێئاگایی نوێژ نەکردن فلا صدق ولا صلى. چەند کەس ئەمڕۆ لە مزگەوت ئامادەیە و چەندێکیش لە دەرەوەی ئێستا لە گەمە و گاڵتەیە زۆرن. بەڵام کاتێک خوای پەروەردگار ئەم بوومە لەرزەیە فەرمانەکە بە زەوی کە ڕوو بدات هەڵبەتە دیارە تاوان زۆرە فەبیما کەسەبەت ئەیدیکم. ئەم ئاەتە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاوڵە خۆشەویستەکان دابەزی لە کاتێکدا ئێمە نە پێغەمبەرین و نە سەحابەشین. ئەیە بێ حاڵی ئێمە چۆن بێت؟ عەبدوڵای کوڕی عەباس ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت لە شاری کوفە بوو بوومە لەرزەیەک ڕوویدا چووە سەر مینبەر وتاریدا فەرمووی ئەیوهە الناس إن ربكم يستعتبكم فتوبوا إليه. أي خەڵکینە پەروەردگارتان گلەیتان لێکات دەی بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار تەوبە بکەن. ئەو کەسانی کەوا غافڵن ئەو کەسانی کەوا بێئاگان ئەی تاوانباران چەندێ شرک زۆرە چەندێ بەدڕەوشتی زۆرە چەندێ مەعسیەت زۆرە چەندە بیدعە زۆرە. ئەی تەماشای ڕاگەیاندنەکان بکەن شەو و ڕۆژ چۆن ئەیانەوێ جێندەر و هاوڕەگەزخوازی لای خەڵک شیرینکەن چۆن ئەیانەوێ گەنجەکانمان لە خشتە برن. بێگومان ئەمە هەمووی تووڕەبوونی خوای پەروەردگاری لە دوایە. خاڵێکی تر براکانم ئەم بوومە لەرزەیە بوومە لەرزەی گەورەی ڕۆژی قیامەت دێنێتەوە یادمان. پەروەردگارمانە فەرمێ إن زلزلة الساعة شيء عظيم. بوومە لەرزەی ڕۆژی قیامەت زۆر سامناک و ترسناک و گەورەیە. يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت. لو ڕۆژەدا ئەوەندە سامناکە دایک لە حەیبەت و هەوڵی ئەو ڕۆژە مناڵەکەی لە باوشە شیرێداتێ فڕێدات. خوامە بە چای خۆمان نەمان بینی کاتێک بوومە لەرزەکە ڕوویدا زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە لە بن خانوەکانمانەوە مناڵەکانن دایک و باوکەکان لە حەیبەتە هەمویان چوونە دەرەوە نەگەیشتنەوەی کە مناڵەکانی خۆیان لەگەڵ خۆیان دەرکەن. وتضع كل ذات حمل حملها. ئەو ئافرەتەی کەوا دووجانە لە حەیبەتی ئەو دەنگەی ئەو ڕۆژە ترسناکە مناڵەکەی لە بارە چێت. ئاگاتان لێبوو لە ڕاگەیاندنەکان بڵاویان کردەوە ئەو ئافرەتەی کەوا لە بن خانوەکەیە مابووە وەفاتی کردبوو بەڵام دووجان بوو لە حەیبەتە مناڵەکەی فڕێدا بوو دوای هاتن مامانیان کرد و مناڵەکە ڕزگاری بوو. ئەوە ئەم مەشهەدانە خوای گەورە نقطة بنقطة خال بخال نشان ما ندات. إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا. كاتي خواي پروردگار فرمانك بزوي كوا بلرزت
بهەژێت. ئەوەشی لە بانزەویە هەمووی شەقشەقە باو دەبێتە لمی تواوە بوو، کۆتایی پێدێت. ئەو شاخ و چیا بەرزانە هەمویان تەختە بن، ئاسمان هەمووی کونکونە بێت. وكانت الجبال كثيبا مهيلا، ئاسمان هەمووی شەقشەقە بات لە ترسی ئەو ڕۆژە. إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها. كاتێک زەوی دێتە لەرزین کە لەرزینی گەورەی ڕۆژی قیامەتە، ئەوەی لە ناو سکی ئەو زەویە بێ دێتە دەرەوە. خەڵکیش دەڵێن ئەرێ ئەوە بوای لێ هاتووە، چ باسە؟ بأن ربك أوحى لها، ئەوە پەروەردگار وحی بۆ ناردووە، تەواو دەبێ ژیانی دنیا کۆتایی پێ بێت، دەبێ ئەو حاڵەتە بەسەر خەڵکا بێت. ئەینە المەفەڕ؟ بۆ چۆ ڕابکەین؟ بۆ چۆ بڕۆین؟ نییە. إلى ربك يومئذ المستقر، ينبأ الإنسان يومئذ بما قدم وأخر، بل الإنسان على نفسه بصيرا ولو ألقى معاذيره. بەڵێ براکانم، زۆر هەیە باسیکەین، بەڵام ئەکتیفا بەوە ناکەین. ومێدەکەم دەرس و عیبرەتمان لێ وەربگرێت و لێ وەرگرد بێت. داواکەم لە خوای پەروەردگار بە ناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی رحممان لێکە وەخیری هەموو لایەکمان خێرکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين. أشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وصحبه أجمعين. چی بکەین بۆ ئەوەی جارێکی تر ئەم بوومەلەرزەیە، ئەم ڕووداوە نەخوازراوە ڕوو نەدا لە وڵاتی ئێمە، لە ناو موسڵمانان بەتایبەت. خاڵی یەکەم، ئەگەر ئێمە هەمیشە تەوبە بکەین و داوای لێخۆشبوون کەین لە خوای پەروەردگار، خوای گەورە بە حیاتی سزامان نادات. پەروەردگارمانە فەرمێ: وما كان الله معذبهم وهم يستغفرون. هەرگیزە و هەرگیز خوای پەروەردگار سزای عەبدەکانی خۆی نادات ئەگەر ئەوان ئیستیغفارکەن، داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارکەن، تەوبە بکەن، دەست لە تاوان هەڵبگرن، بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. نابینن ئەو هەموو تاوانە کە ڕوو ئەدات لە چواردەوری خۆمان. کاتێک دایکە عایشە کۆمەڵێک لە سەحابە هاتنە لای لەوانە ئەنەسی کوڕی مالک، فەرموویان: حەدیثینە عەنی الزەلزەلە. فەرموویان: ئەی دایکە عایشە، باسی زیلزالمان بۆ بکە، بوومەلەرزە بۆ ڕوو ئەدات. فەرمووی: إذا شربت الخمور وظهرت الزنا وضرب الدفوف واتخذ المعازف والقينات فيأمر الله سبحانه وتعالى للأرض فيقول لها: تزلزلي، فإن تابوا ورجعوا وإلا دمر الله عليهم. كاتك عرە خواردنەوە زۆر بوو، زۆرە بەڵێ زۆر بووە. ئێستا لە پاڵ عارە خواردن مادە هۆشبەرەکان زۆر بووە، ئەوەش هەر سەرخۆشکەرە. بگرە جوڕمەکەی و جەریمەتەکەی حرامێکەشی لە عارە خواردنەوە گەورەترشە، کەبیرەترشە. ئەمانە هەمووی زۆر بووە. ئیحسایی کراوە لە ناو شاری کەرکووک، زۆر بە هەرە زۆری، طەبعاً ئەمە کۆبوونەوە بە مامۆستایان کرا لە دایرەی ئەوقاف. زۆر بە هەرە زۆری ئەو گەنجانی کەوا خەریکی مادە هۆشبەرەکانن لە شاری کەرکووک، بە تایبەت لە گەڕەشی حوڕیەیە، لە گەڕەشی ڕزگاریە. لە یەشێک لە مەدرسەکان 3 کچیان گرت لە ناو جانتاکەیە. کچ ئەوە لە کوڕ دەرچوو، کەواتە ئاگاداری مناڵەکانتان بن.
مناڵەکانتان دەرەچن لەسەر عاربانە ئەوەستن شەوانە درەنگ دێنەوە بە ناوی تەماشاکردنی تۆپی پێ لە چایخانەکان لە کۆفی شۆپەکان ئەو هەموو کۆفی شۆپەی ناو بازاڕە شەوانە بڕۆ هە سیارە ڕێ نییە مناڵی کێیە کوڕی کێیە برای کێیە کەسوکاری کێیە هینەم گەڕەکە نییە خەڵکی ڕێ بەغە نایەتە ئێرە ئەوانش لەوێ بۆ خۆیان کۆمەڵێ گەرایان هەیە و خەریکی ئەو ماددە هۆشبەر و پیسانن خەریکی نەرگی لە خواردنن زینا هەر زۆر بووە زینا بۆتە دیاردە چاوەڕوانی چی دەکەن مەعازف گۆرانی مۆسیقا حەڵاڵ کراوە تو ئەو خوایە ڕۆژانە چەندێک گوێ لە قورئان ڕاگرن و ڕۆژانەش لە پاڵێەوە چەندێک لە مۆسیقا و گۆرانی گوێ ڕاگرن وظهرت القینات ئافرەتانی گۆرانی بێش دەرکەوتن چاوەڕوانی ئەوە بن کە خوای پەروەردگار غەزەبی خۆتان بۆ دابگرێت ئێستا گۆرانی بێژی ئافرەتان زۆرترن لە پیاوان ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس ليذيقهم بعض الذي عملوا بعض خوای گەورە سزامانەدا لەسەر هەندێ تاوانمان وإلا لەسەر هەموو تاوانەکانمان بێت ما ظهر على ظهرها من دابة ئەوە هیچ کەسێک لەسەر ڕووی زەوی نامێنێت بەڵام خوای پەروەردگار سزامانەدا لەسەر هەندێ تاوانمان وإلا تاوانمان زۆرە خاڵێکی تر بۆ ئەوەی ڕزگارمان بێت دەبێت تەجدیدی کەلیمەی تەوحید کەین ئاگاداری ئیمانەکەمان بین خوای تەعالی باسی قومی یونس پێغەمبەرەکە سەلامی خوا لە یونس بێت دەفەرمێ فلما آمنوا كشفنا عنهم الضر ونجيناهم كاتي قومي يونس إيمانيان هنا توحيديان قرار دا تعظيمي خواي قوريان كقرانا وبلاي خواي پروردگار إيمان لقلبيانا جيجير بو أو جا كشفنا عنهم العذاب لسزا ولتوربوني خوم خواي پروردگار فمين رزقاريان مانكرت الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون چێن ئەوانی کەوا ڕزگاریان نەبێ لە ئەمندان لە ئاسایشدان ئەو کەسانی کەوا موحدن خواپەرستن ئەوانەشی کەوا هاوارەکەنە غەیری خوا داوا لە غەیری خواکەن غەیری خواپەرستن سوژدە بۆ غەیری خوا ئەبەن ئەوانە هەمویان بە هیلاکەچن ونجينا الذين آمنوا وكانوا يتقون ئەوانی کەوا ئیمانیان هەیە ئەوانی کەوا تەقوای خوای گەورەیان هەیە لعلهم يتقون أو يحدث لهم ذكرى أم بو ملرزة بو چيا بو أوي تقوى خواي قورمان هبه لحرام بقرينوا لعلهم يرشدون بو أوي بشي نسر رقاي راس لا من داوا لعلهم يشكرون بو أوي سباسي خواي قورب كين لسر نعمة كان چونك وكو بيوي سباسي خواي قورمان نكردوا لعلهم يذكرون يعني يتذكرون بو أوي بياد بينوا إن في ذلك لآيات لأولي الألباب لعلهم يتضرعون بو أوي ببارين وداوا بكين لخوا لكسيتر داوانا كين همو أمانة بو چي برا كالم بو أوي عبدكان بقرين وبلاي پروردگاريان خالشي تر بو أوي رزقار من بيت ونجينا الذين كانوا ينهون عن السوء ئەو کەسانە ڕزگاریانە بێ کاتێ بەڵاو موسیبەتی خوای گەورە دێت ئەوانی کەوا فەرمان بە چاکاکەن و نەهی لە خراپاکەن لە هەر شوێنێکە خراپەتان بینی نەهی لێ بکەن بێدەنگ مەبن لێ لە مەجلیسێکای غەیبەتێکرێ دامەنشە جۆ ڕابگری دوای بە دەردی ئەوانە ڕۆیت ئەوانەشی کەوا موسڵحن نەک ساڵحن ساڵحی بۆ خۆتی بەڵام ئینسان دەبێ موسڵحش بێ چاکەکارش بێ غيري خوي بانكا بناو إسلام نصيحة آموشگاري هبيت بلام ولكنكم لا تحبون الناصحين بلام زوربتان حستان لوانانية كوا نصيحة آموشگاري تانكن خالشي تر صدقي سر أو خير صدقي كوا أي بخشي با نهينيك لبين خوتو خواي پروردگار هبيت هەموو شتەکان بە ئاشکرا مەکە
پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرمێ صدقة السر تطفئ غضب الرب. ئەو سەدەقەی کەوا بە پەنهانی ئەکرێ بە سڕ ئەکرێت تووڕەبوونی خوای گەورە ڕائەگرێت. مصارع السوء صنائع المعروف تقي مصارع السوء. ئەوەی کەوا چاکەکارە دائیمە خێرخوازە ماڵەکەی ئەبەخشێ علمەکەی ئەبەخشێ ئەوانە تقي مصارع السوء ئەوە لە تووڕەبوونی خوای گەورە ئەتپارێزێت. ئەخیر خاڵ پەروەردگارمانە فەرمێ وئین عودتم عودنا. ئەگەر ئێوە بێت و بگەڕێنەوە سەر تاوان ئێمەش دیسان زەمینە لەرزیتان بۆ دەهێنینەوە و سزاتان ئەدەین و بە دەردی قەومانی پێش ئێوە هەمووتان لە ناوە بین. ئەمە دوور نییە براکانم. وما هي من الظالمين ببعيد. ئەوانەی کە واستەمکارن هەڕەشەی خوای گەورە لەسەریان نزیکە، ئەوانەی کەوا تاوانبارن دوور نییە خوای پەروەردگار لە ناکاوێکە بیان باتەوە کۆتاییان پێبێنێت. داواکەم لە خوای پەروەردگار بە ناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە، یا ئەڵڵا ڕەحممان پێ بکەی، یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە بە ناوە جوانەکانت و بە سیفاتە بەرزەکانت ئەوانەی لەو ڕووداوە وەفاتیان کرد یا ربي خوايا بشهيد قبوليانك يا رب العالمين. پروردگار من دفرمي ليتخذ منكم شهداء حكمتي تايا ديوي كوملك لمسلمانان بلي شهادتيان بي بدا. مسلمانان دبيت خير وبركات بويان بلان بو كافركان هموي سزايا هموي ناراحتية هموي خشن وطوربوني خواي پروردگار لسريان يا ربي خوايا ليان خوش بي يا ربي خوايا درجان برسكيتو يا رب العالمين يا ربي خوايا صبوري كسكاريان يا رب العالمين يا ربي خوايا إيمج ببارزي لو سزايا يا ربي خوايا لتوربوني خود ما بارز يا رب العالمين. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. يا ربي خوايا أو إيه مكرمان هم يتاوانا يا ربي خوايا قلمي عفو بس تاوانا كان من بينا يا ربي خوايا بشيمان توبة قرنوا من بولاي تويا بولاي كسي ترنيا يا ربي خوايا تو خود برحمي خود ببزيد بلطفي يا رب العالمين رحمان بيبكي. آمين آمين والحمد لله رب العالمين. قوموا إلى صلاتكم.